باشی کوردی دەنگی ئەمریکا ئامادە لە ناوەندی ڕووداوەکاندا. نوچەیەن واشنگتن بلەز و وەرگیلی دگهینن وە. دەنگی کوردان لە دڵی واشنگتۆنەوە. سڵاو ئەو کاتتان باش. من بەفراوی نووری لەگەڵ هاوکارم سیروان قەچۆ خۆشحاڵین ئەم دووشەمە 22 پوشپەڕ کە هاوتایە لەگەڵ سیانزەی مانگی حەوت لەگەڵمانن لە کاتژمێری داهاتوودا پێدا چوونەوە بە دوایین پێشاتەکانی ئەمریکا و کوردستان و ناوچەکە دەکەین لە گرنگترین هەواڵی سیاسی و نێودەوڵەتیەوە تا دەگاتە راپۆرت و شیکاری پێشکەشتان دەکرێت. ئەم بەخێر هاتنە بێ بەرنامەیە زندیژ دەنگی ئەمریکا لە واشن ئەم هێوی دکن کە حتا داویە هەم بمارە بمین. سەرۆک ترامپ دەڵێ گەماڕۆی دەریایی ئێران دووبارە دەست پێ دەکاتەوە. لە سەرانسەری کوردستانی کورد بۆ کۆچکردنا سیناتۆری ئەمریکی لنزی گرام خەمگینیە خۆ نیشان دەدەن. 37 ساڵ بەسەر ترۆرکردنی دکتۆر عەبدوڕەحمان قاسملوودا تێدەپەڕێت. لە ئەڵمانیایە دادگەهێک دوو ئەندامên داعش ji ber tawanên dijî êzîdiyan ceza dike. وەک هەمیشە لە دوایین پێشاتەکانی کۆشکی سپیەوە دەست پێ دەکەین کە تێیدا لێدوانەکانی ئەم دوایەی دانۆڵد ترامپ سەبارەت بە تەنگەی هۆرمۆز و ڕۆڵی ئەمریکا لە پاراستنی ئەم ڕێڕەوە ئاوی استراتیژیە بووەتە یەکێک لە گرنگترین هەواڵەکانی ڕۆژ. ترامپ دەڵێ ئەمریکا کۆنتڕۆڵی تەنگەی هۆرمۆز دەکات و ئێستا وڵاتانی دەوڵەمەند دەبێت پارە بدەن بۆ پاراستنی ئەم ڕێگا گرنگەی بازرگانی. هاوکات ئاڵۆزیەکانی نێوان تاران و واشنگتۆن بەردەوامە لە هەڵکشان و هەردوو لا لێدوانی جێوا سەبارەت بە دۆخی تەنگەی هۆرمۆز دەخەنە ڕوو. بۆ زانیاری زیاتر سەبارەت بەم پێشاتانە دەچینە لای پەیامنێری کۆشکی سپی هیوا سەلام کە نوێترین هەواڵەکانی پێیە بۆمان. هیوا ئەو کاتت باش. ئەمڕۆ لە کۆشکی سپی چیت پێیە بۆمان هیوا؟ هیوا سیروان دیارە هیوا پەیوەندیەکەی کێشەی هەیە دەڕوێنە سەر هەواڵێکی تر سەبارەت بە هەر با بڵێن دانۆڵد ترامپ سەرۆکی وەلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا پێم وابێ سۆرانمان لەگەڵ دەبێ بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە. بەێ بەفراوەم دەچن جەم هەفکارێ مە سۆران خاتریش بۆ گۆ بێتر بەحساوان پێشاتێن داوی بکەن. سۆران بخێر هاتی سیروان بەێ سۆران ببوورە ینی ئارتێشە ئەمریکا ڕاگەهاند کۆ پێلەکردن یان ریشان لە دژی ئیرانی بداوی بووە پشتیوانی ریشێن پشتیوانژی ئەیرانێ بدرۆن و موشەکان کوێت بەحرێن و ئوردن کرن ئارمان چ ئاگاهێن داوی دەربارەی وانی ریشان جەمتە هەنە سۆران؟ بەڵێ سیروان هەروە کە خۆتان ئاماژەتان پێکرد دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکاش لەسەر تەنگەی هۆرموز قسەی کردووە وتووە ئەوە حکوومەتی ئەمریکا لە تەنگەی هۆرمزەوە بۆیە پاڵپشتی هاتوچووی کەشتیەکان بکات و هەروەها ئەو گەماڕۆیە کە لەسەر حکوومەتی ئێران نابوو دیسان دەیسەپێنێتەوە. بەڵام پێش ئەم قسانەی سەرۆکی ئەمریکا فەرماندەی ناوەندی سوپای ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوڕاست کە دەکاتە سندکام بربەیانی ئەمڕۆ دووشەمە بە کاتی ڕۆژهەڵاتی ناوڕاست ڕاگەیاندراوێکی بەڵاو کردەوە وتی کە خولێکی دیکەی لە هێرشەکانی بۆ سەر حکوومەتی ئێران لە باشووری ئێران کۆتایی پێهێناوە. لە سندکام دەڵێت کە سوپای ئەمریکا دەیان
پێگەی حکوومەتی ئێرانی کردوتە ئامانج بۆ ئەوەیە کە تواناکانی حکوومەتی ئێران بۆ هێرشکردنە سەر کەشتیەکان لە تەنگەی هۆرمۆز لاواز بکات. بەگوتە سندکام لەم هێرشانەدا سوپای ئەمریکا فڕۆکەی شەڕکەر کەشتی شەڕکەر و هەروەها درۆنی خۆکوژی بەکارهێناوە بۆ هێرشەکانی لەسەر پێگەکانی حکوومەتی ئێران. سوپای ئەمریکا دەڵێت لە ئەم هێرشانەدا بۆ یەکەم جار کەشتی بێ سەرنشین یا کەشتی خۆکوژیشی بەکارهێناوە لەم هێرشانەدا و هێرشی کردووەتە سەر دامەزراوەیەکی چاکردنەوەی ژێردەریایی یا کەشتی لە بەندەر عەباس کە دەکاتە باشووری ئێران و لەسەر کەنداوە. سیستەمەکانی بەرگری ئاسمانی ڕادارەکانی کنار ئاوی و هەروەها تواناکانی موشکی و درۆنی حکوومەتی ئێران لەگەڵ بەلەمە بوچکە سەربازیەکان ئامانجی سەرەکی ئەم خولەی هێرشەکانی ئەمریکا بوون بۆ سەر حکوومەتی ئێران. سوپای ئەمریکا دەڵێت کە تەنگەی هۆرمۆز ڕێڕەوێکی نێودەوڵەتیە و حکوومەتی ئێران هیچ کۆنتترۆڵێکی لەسەری نییە. ئەوە بە پێچەوانەوە هێزەکانی ئەمریکا لەوێن ئامادەن بۆ ئەوەی کە پاڵپشتی ئەو کەشیانەکەن بەرامبەر هێرشەکان و هەڕشەکانی حکوومەتی ئێران. ئەمە چوارمین خولی هێرشی ئەمریکا بوو بۆ سەر حکوومەتی ئێران لە چەند ڕۆژی ڕابردوودا. ئەم هێرشانە دوای ئەوە هات کە حکوومەتی ئێران لە تەنگەی هۆرمۆز یاگەروی هۆرمۆز هێرشی کردە سەر کەشتیە بازرگانیەکان یان نەوت هەڵگرەکان. هەر لەسەر ئەم بابەتە ماتیۆڤی تاکەر کە دەبێتە باڵیۆزی ئەمریکا لە ناتۆ دەڵێت لە ئەم چەند خولەی ڕابردووی هێرشەکانی ئەمریکا لانیکەم 230 پێگەی حکوومەتی ئێران کراونەتە ئامانج. بەڵام دوای هێرشەکانی بربەیانی دووشەمەی ئەمریکا ئەم جارە حکوومەتی ئێران هێرشی کردە سەر وڵاتانی کەندا و هێرشی کردە سەر عومان، بەحرین، کوێیت و هەروەها هێرشی کردە سەر ئۆردونیش. حکوومەتی ئێران بانگەشەوەی کردووە کە لە ئەم وڵاتانە پێگەکان و پایگاکانی ئەمریکای کردوتە ئامانج. بەڵام بەحرین دەڵێ وەکو نمونە ئەوە حکوومەتی ئێران هێرشی کردوتە سەر ئەو کەسانێک کە سڤیل بوون و چالاکی سەربازیان نەبووە یا هێرشی کردوتە سەر ئەو بنکانەی کە هیچ پەیوەندیان بە چالاکی سەربازیە و نەبووە. سوپای ئۆردنیش وتوویە کە ڕێگری کردووە لە چوار موشکی حکوومەتی ئێران و ئەم هێرشی حکوومەتی ئێرانی شکست پێهێناوە و هەروەها کوێیت و بەحرینیش دەڵێن کە بەرپەرچی هێرشەکانیان ئێرانیان داوەتەوە ئەو موشک و درۆنانەیان کە حکوومەتی ئێران هەناردوویە خستویانیەتە خوارەوە. بەێ سۆران خاتری پامنێرێ مەل وەزارەتە دەرڤەیە ئەمریکا گەلێک سپاس بۆ وانوچەواگە هەیە. دانۆڵد ترامپ سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ڕایگەیاندووە پیشنیاری بە پارێزگاری ویلایەتی کارۆلینای باشوور کردووە دارلین گراهام خۆشکی سەناتۆری کۆچکردو لەنزی گراهام بە شێوەیەکی کاتی بخاتە شوێنەکەی لە ئەنجومەنی سینات. سەرۆک ترامپ هەروەها ئاماژەی بەوەش کردووە هەڵبژاردننی خۆشکەکەی گراهام وەک ڕێزلێنانێکی گونجاوە بۆ یادی لەنزی گراهام چونکە زۆر خۆشکەکەی خۆشویستووە. ترامپ هەروەها داوای لە ئەنجومەنی سیناتی ئەمریکا کردووە پرۆژە یاسای شەفافیەت وەک ڕێزلێنانێک لە لەنزی گراهام پەسەند بکات کە تێیدا باس لەوە دەکا ئەمریکا نابێت ڕێگە بە وڵاتانی وەک چین بدا لە پێشبڕکێ گرنگە جیهانیەکاندا پێش بکەون بە تایبەت لە بواری تەکنۆلۆژیا و زیرەکی دەستکردە. زۆرێک لە کوردان لەنزی گراهام زیاتر بەهۆی لێدوانە تونند و دەرکەوتنە بەردەوامەکانی لە میدیاکاندا دەناسن، بەڵام کاریگەری سەرەکی ئەو لە ناو کۆنگرسی ئەمریکا بوو. ئەو وەک یەکێک لە سێناتۆرە هەرە کاریگەرەکان پشگیریەکانی بۆ کورد لە ئاسی وتار و قسەدا نەبوو، بەڵکو هەوڵی دەدا ئەو پشگیریە بکاتە پرۆژە یاسا و هەنگاوی یاسایی لە پشتیوانیەکانی بۆ پڕچەکردنی پێشمەرگە تا پێشکەشکردنی پرۆژە یاسای پاراستنی کورد پێشکەش کردووە. بۆ زانیاری زیاتر سەبارەت بۆ هەنگاوانەی لەنزی گراهام لە ئەنجومەنی سینات کە بۆ پشگیری لە کورد هەیبووە دەچینە لای هاوکارمان مەریوان حەمە پایامێری دەنگی ئەمریکا لە کۆنگرس. مەریوان، گرنگترین ئەو پرۆژە یاسا و هەنگاوانە چی بوون کە لەنزی گراهام لە ئەنجومەنی سینات بۆ پشگیری لە کورد پێشی خستوون؟ بەڵێ، لینزی گراهام پێگەی خۆی لە کۆنگرێسدا بەکاردێنا بۆ پێشنیازکردنی پرۆژە یاسا و بەردەوامبوونی پشتیوانی سەربازی بۆ هێزەکانی پێشمەرگە و هەوڵی دەدا بۆ سەپاندنی سزا بەسەر و لایەنانەی هەڕەشیان
لە کورد دەکرد. من راپۆرتێکم ئامادە کردو بۆ تیشخستنە سەر چەند نمونەیەک لە گرنگترین کارەکانی سەبارەت بە کورد و پشتیوانیکردن لە کورد لە کۆنگرێز با پێکەوە و راپۆرتە ببینین. لە سەرانسەری کوردستان سیناتۆر لینزی گرام وەک یەکێک لە بەهێزترین لە داکۆکیکاران لە کوردیاری دەکرێتەوە. لە ماوەی زیاتر لە 2 دەی کارکردنی لە ئەنجومەنی پیرانی ئەمریکا، گرام دەنگێکی ناسراو بوو بۆ بەرگریکردن لە کورد. ئەگەرچی لە ژیانی سیاسی خۆیدا لەسەر زۆر بابەت هەڵوێستی گۆڕی، بەڵام هەڵوێستی سەبارەت بە کورد نەگۆڕی. پێگە و کاریگەری سیناتۆر گراهام تەنها بە وتار و دەرکەوتنەکانی لە میدیاکانەوە نەبوو، بەڵکو ئامادەی ئەو بوو بۆ بەکارهێنانی کۆنگرێس و هێزی یاسادانان لە پێناو داکۆکیکردن لە کورد. لە واشنگتن وتە و بەیان نامە سەرنجی میدیا ڕادەکێشن، بەڵام یاسا دەتوانێت سیاست و کاری حکوومەت بگۆڕێت. یاسا دەتوانێت سزاد بسەپێنێت، بودجێ حکوومەت سنووردار بکات و بەرپرسانی حکومی ناچار بکات وەڵامی پرسیاری قورسی ئەندامانی کۆنگرێز بدەنەوە. بۆیە تەنانەت هەڕەشەی پێشنیازکردنی یاسا کاریگەری خۆی هەیە. سیناتۆر لینزی گرام هەوڵی دەدا پشگیری لە کورد دەوتارەوە بگوازێتەوە بۆ زمانی یاسادانان و بەکارهێنانی هێزی کۆنگرێز بۆ داکۆکیکردن لە کورد. یەکێک لە گرنگترین کارەکانی گراهام لە سەردەمی شەڕی دژی داعشدا هات. ئەو یەکێک بوو لە دانەرانی یاسایەک لە ساڵی 2015 کە ڕێگەی بە حکوومەتی ئەمریکادا ڕاستەوخۆ چەک و یارمەتی سەربازی و ڕاهێنان بۆ هێزەکانی پێشمەرگە لە عێراق و سووریا دابین بکات. گرام دەیوت کە هێزەکانی پێشمەرگە باشترین هاوپەیمانی سەربازی ئەمریکان و شایستەی پشگیری و هاوکاری ڕاستەوخۆن. جارێکی تر و لە ساڵی 2019دا سیناتۆر گراهام پێگەی خۆی و کۆنگرێسی بەکارهێنا بۆ گۆڕینی سیاسەتی حکوومەت. دوای ئەوەی حکوومەتی ئەمریکا بڕیاری کشانەوەی هێزەکانی ئەمریکای لە بەشێک لە باکووری ڕۆژهەڵاتی سووریادا و تورکیاش دەستی کرد بە هێرشکردنە سەر شەڕوانان، گراهام لەگەڵ سیناتۆری دموکرات کریس ڤان هۆڵن پرۆژە یاسایەکی بۆ سزادانی تورکیا پێشکەش کرد. ئەو پرۆژە یاسایە تێنەپەڕێنرا، بەڵام نیشانیدا کە سیناتۆرەکان دەتوانن بە پێشنیازکردنی پرۆژە یاسا نەک هەر حکوومەتەکەی خۆیان بەڵکو حکوومەتەکانی دەرەوەش ناچار بکەن ئاراستەی کارەکانیان بگۆڕن. لە سەرەتای ئەم ساڵدا پاژەوی هێزەکانی حکوومەتی نوێی سووریا چەندین جار هێرشیان کردە سەر هێزەکانی سووریا دیموکرات، سیناتۆر گرام پرۆژە یاسای کورد بپارێزەی پێشکەش کرد. ئەو پرۆژە یاسایە داوای سزادانی ئەو کەسولایەنانە دەکات کە بەشدار دەبن لە هێرشکردنە سەر هەسەدا. سیناتۆر گرام باوەڕی وابوو کە ئەمریکا دەبێت پشگیری کورد بکات چونکە شانبەشانی ئەمریکا لە شەڕدا جەنگاون. بۆ زۆرێک لە کورد لینزی گرام بە لێدوان و هەڵوێستەکانی ناسراوە، بەڵام ناوی ئەو لە مێژووی پەیوەندیەکانی کورد و واشنگتندا تەنها بە لێدوانەکانی نامێنێتەوە، بەڵکو بە پێشنیازکردنی یاسا، پشتیوانیکردنی پێشمەرگە و بەکارهێنانی هێزی کۆنگرێز بۆ داکۆکیکردن لە کورد دەمێنێتەوە. ئایا لە ئەنجومەنی پیرانی ئەمریکادا سیناتۆرێکی دیکە دەبێت کە وەک ئەو پێگە و کاریگەری خۆی بخاتە خزمەتی داکۆکیکردن لە کورد و پاراستنی هاوپەیمانەکانی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست؟ مەریوان وەک لە راپۆرتەکەدا ئاماژەت پێکرد، ئاماژەت بە زۆر کار و پرۆژە یاسای لینزی گراهامی کۆچکردو کرد کە بۆ کورد پێشکەشی کردوون. وەک دەزانی زۆرێک لە سیناتۆرەکان بەیاننامە و با بڵێن هاوخەمی و ئەو شتانە دەرەبڕن سەبارەت بە پرسی نەتەوەکانی دیکە لەوانە کوردیش. چی وای کرد کە لینزی گراهام جێواز بێ لەوانی دی بە تایبەت بۆ کورد؟ بەڵێ وەک باسی کرد لینزی گراهام لەوانە بوو کە پێی خۆش بوو لە میدیاوە قسە بکاوە، هەمیشە بە شێوەیەکی زۆر سەرسەختانە و تند بەرگری لەو باوەڕەیە کرد، لەو هەڵوێستانەیە کرد کە باوەڕی پێی بوو یەکێ لەوانە مەسلەی کورد بوو. لەبەرەوە جگە لەوەش ئەو نزیکەی 20 ساڵ زیاتر لە 20 ساڵ لە ئەنجومەنی سیناتی ئەمریکا کاری کرد و پێشتریش 10 ساڵ لە ئەنجومەنی نوێنەران کاری دەکرد. لەبەرەوە زۆر شارەزای سیستەمی حکم لە ئەمریکا بوو و دەور و ڕۆڵی کۆنگرێس بە هەردوو بەشەکەیەوە بە سینات و ئەنجومەنی نوێنەران لە ئاراستەکردن یان لە کاریگەر خستنە سەر کارەکانی حکوومەتی ئەمریکا، لە بۆیە بە هیچ شێوەیەک سڵی لەوە نەکردەوە کە ئەو وەسیلانەی کە لە بەردەستیا هەبوو بەکاریان بێنێ بۆ پێشخستنی ئەو مەسەلانەی کە ئەم باوەڕی پێ هەبوو. بەڵێ سپاس مەریوان بۆ زانیاریەکانت. مەریوان حەمەمان لەگەڵ بوو، پەیامنێری کۆنگرێز. سپاس بۆ ئامادەبوونت.
سپیەکان لە واشنگتۆن دەدرێن. لە کۆنگرێس ئێمە لێرە پرسیارەکان دەخینە بەردەم دەسەڵاتدارانی ئەمریکا. لێرە لە وەزارەتی دەرەوەی ئەمریکا زانست لەگەڵ زانیاری سەرنجڕاکێشەکان. نەرینێن جیاواز لە دۆر ڕوودانە. خوێندەکانی ڕۆژوو ڕاو بۆ سوورەکانی ئێوە. بەشی کوردی دەنگی ئەمریکا ئامادە لە ناوەندی ڕووداوەکاندا. نوچەیەن واشنگتۆن بلەز و وەرگیلی دگهینن وە. دەنگی کوردان لە دڵی واشنگتۆنەوە. جارە پەیامنێری کۆشکی سپیمان پەیوەندیەکەی گەڕاوەتەوە و دەمانەوێت لی بپرسین لەسەر دوایین لێدوانەکانی سەرۆکی ئەمریکا دانۆڵد ترامپ سەبارەت بە تەنگەی هۆرمۆز و پاراستنی ئەو ڕێگا استراتیژیە بازرگانیە. هیوا دەمەوێت بزانم چیت پێیە بۆمان لە کۆشکی سپیەوە و دوایین پێشاتەکانی کۆشکی سپیمان بۆ باس بکە. بەفرا و دەنگ و باسەکانی ئەمڕۆی کۆشکی سپی ڕاستەوخۆ پەیوەندیان بە هاوڵاتیانی کوردستانەوە بە تایبەت هەردوو پارچەی ڕۆژهەڵات و باشووری کوردستانەوە هەیە. لە گرنگترین ئەو بابەتانە ئەوە بوو کە دۆناڵد ترامپ کەمێک بەر لە ئێستا ڕایگەیاند کە گەمارۆی دەریایی دەخەنەوە سەر ئێران و ناهێڵن هیچ کەشتێکی ئێرانی نە تێپەڕێت نە داخلی ناو ئێران بێت و هیچ کڕیارێکی ئێرانی بەو ناوچەیەدا بڕوات. هەروەها ڕایگەیان کە ئەگەری مردنی کوڕەکەی خامنەیی زۆر بەرزە. مجتەبا خامنەیی کوڕی ڕێبەری پێشووی ئێران خامنەیی کە لەلایەن ئەمریکاوە لە چەند مانگی ڕابردوو کوژرا وەکو ڕێبەری نوێی ئێران دەستنیشان کرا، بەڵام دیارە دۆناڵد ترامپ ڕایگەیان گەیشتۆتە لە 90. ئەمەش دوایەوە هات کە زانیاری هەواڵگریەکان و هەروەها دەرنەکەوتنی ئەو کەسە لە میدیا ئەو ئەگەرانیان بەرز کردوێتەوە. هەروەها تایبەت بە کە لەمە دووە ئەمریکا بە تەواوی ئاسایشی گەروی هورمز لە ئەستۆ دەگرێت. هەروە ڕایگەیان لە 50 ساڵی ڕابردوودا ئەمریکا ئاسایشی ئەو گەروەی لە ئەستۆدا بووە، بەڵام بە خۆڕایی ئەو ئاسایشەی دابین کردووە. ئیتر لەمە دووە هیچی دیکە بە خۆڕایی ئاسایشی گەروی هورمز دابین ناکات، چونکە ئەو وڵاتانەی کە سودمەندن لی پارەیەکی زۆر قازانج دەکەن. بۆیە ئەمریکاش لە بەرامبەر پاراستنی گەروەکە لە ڕووی ئاسایشیەوە ڕێژەی لە 120 باری ئەو کەشتیانەی کە لەوێەوە هاتوچۆ دەکەن وەردەگرێت وەکو خەرجی سوپای ئەمریکا لەم ناوچەیە. هەر سەبارەت بە ئێران دۆناڵد ترامپ ڕایگەیاند کە هۆکاری هەموو ئەو بڕیارانە ئەوەیە کە ئێرانیەکان پابەندی بەڵێنەکانی خۆیان نین. ئەوان لە کۆبوونەوەکان شتێک دەڵێن لەسەر شتێک دەردەکەون، هەردوای کۆبوونەوەکان درۆنی بە درۆن پەلاماری ئەو کەشتیانە دەدەن کە لە ئاوە نێودەوڵەتیەکان هاتوچۆ دەکەن. بۆیە هێزەکانی ئەمریکا هەموو جار زۆر بەتونتر لە جاری پێشتر هێرش دەکەنە سەر هێزە ئێرانیەکان. لە بابەتی تایبەت بە کۆچی دوایی سیناتۆری خەمخۆری کورد، سیناتۆری هاوکار و دۆستی کورد لینزی گراهام، دۆناڵد ترامپ سەرخۆشی خۆی ڕاگەاند و بە دۆستێکی نزیکی خۆی لە خەڵەمدا و هیوای باشی بۆ خێزانەکەی خواست. هەروەها داوای کرد یەکێک لە خوشکەکانی لینزی گراهام وەکو جێگرەوەی لە کۆنگرێس دەستنیشان بکرێت. باشە هیوا مژارێ نافخۆیی دە ئیرۆ چ کار لەبەر کۆشکا سپی و سەرۆک ترامپ هەنە؟ لە بابەتی تایبەت بە ناوخۆی ئەمریکا هەر ئێستا کە من و تۆ قسە دەکەین سیروان، دۆناڵد ترامپ بەشدار دەبێت لە بۆنەیەکی تایبەت بە یادی 250 ساڵەی دامەزراندنی ئەمریکا. و دوای ئەو بۆنەیە لەگەڵ سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی ئەمریکا هەروەها لەگەڵ ڕێبەری کۆماریەکان لە ئەنجومەنی نوێنەران کۆ دەبێتەوە. بابەتێکی دیکەی زۆر گرنگ پەیوەندیدار بە باشووری کوردستان و عێراقەوە ئەوەیە کە ئەمڕۆ شاندی عێراقی
سەرۆکوەزیرانی عێراقی و لەگەڵ شاندی هاوکاری کە ژمارەیەکی زۆر کوردیشی تێدایە گەیشتنە واشنگتنی پایتەخت و هەر ئێستا لە هوتێل ویلاردن نیشتەجێ بوونە لە واشنگتنی پایتەخت. ئەم شاندا ئەمە جگە لەوەی کە ژمارەیەکی بەرچاو لەو کوردانەی تێدایە کە دەسەڵاتیان لە حکوومەتی عێراقی هەیە هەروە پۆست و پێگیان هەیە لە هەمان کاتدا نوێنەراتی حکوومەتی هەرێم لە واشنگتن لە پێشوازی شاندەکە لە ئوتێل ئامادە بوو کە وا چاوەڕوان دەکرێت سەرۆک وەزیرانی نوێی حکوومەتی عێراق هەروەها شاندی یاوەری سبەی لێرە بن لە کۆشکی سپی بۆ گفتوگۆکردن لە بارەی چەندین پرز لە نێوانیاندا گرنگیدان بە ئابووری و پیشەسازی عێراق هەروەها پاکردنەوەی عێراق لەو میلیشیانەی کە سەر بە ئێرانن لێرە لە کۆشکی سپی لەگەڵ دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا گفتوگۆی لەبارەوە دەکەن. بەێ پەیامنێرێ مە لە کۆشکە سپی هیوا سەلام گەلێک سپاس بۆ وان پێزانینان. سیناتۆرێک کۆچکری لەنزی گراهام یەک ji dengên herî bihêz li Washingtonê bû lê dijî rejîma Îranî wî hergav banga siyaseteke tund li hember Tehranê dikir. Di heman demê de wî piştgiriya xwe ji bo gelê Îranî û daxwazên wan yên azadî û mafê demokratîk nîşan didan. Peyamnêra Mel Slêmaniyê Snorkerîm ev raport amade kiriye. بە هەڵوێستی بەهێزی بەرگری دژی تیرۆر ناسرابوو. یەکێک بوو لەو سیناتۆرانەی پشتگیری سیاسەتوندەکانی ئەمریکای دژی کۆماری ئیسلامی دەکرد. لیندزی گراهام سیناتۆری کارۆلینای کۆماری دەنگێکی ڕاشکا و بەرامبەر سیاسەتی سەرکوتکارانەی ئێران دژی گەلەکەی خۆی جگەلەوەی دۆست و پشتیوانێکی گەورەی دۆزی کورد نەک تەنها لە ئێران بەڵکو لە هەر چوار پارچەی کوردستان بوو. بەڕای چاودێرانی سیاسی گەلانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە دەرەوەی سیستەمە دیکتاتۆرەکان پایەکی بەهێزی دیبلۆماسیان لە واشنگتن لەدەستدا. دژی هەر هێزێک و هەر وڵاتێک بووە کە دژ بە بەرژەوەندەکانی ئەمریکا و هەڵپەیمانی استراتیژیەکەی کە ئیسرائیل بوو. لەم چارچێوە ئەگە تەماشای بکەن وەکو هێزێک کە ئەتوانێت پاڵپشتێکی ئەمریکا پێ ئەمە زۆر گرنگە. یعنی ئێمە دەبێت چارچێ بخێنەوە کە چۆن بتوانن کە کوردەکان وەکو پاڵپشتێکی سیاسەتە گشتەکانی ئەمریکا بەرامبەر بە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە نێواندا کە تەماشا بکرێت. جگەلەوەی نارێکی سەرەکی ڕێکەوتنی ئەتۆمی بوو لە ساڵی 2015 لە شەڕی 40 ڕۆژەی ئێراندا پشتگیری بژاردەی سەربازی دژی ئێران کرد و پشتیوانێکی ڕاشکاوی خەڵکی ناڕازی ئێران بوو دەیوت دەبێت گەورەی بگەڕێنرێتەوە بۆ ئێران و وڵات بە ئیرادەی گەل بەڕێوە بچێت. بێگومان لێنزی گراهام کە بە یەکێک لە سەرسەختترین نارەکانی کۆماری ئیسلامی ئێران دادەندرێت لە ئەمریکا و یەکێک بوو لەوانی کە لە ماوەی ڕابردوودا لە چەند ساڵی ڕابردوودا ئەو خۆپیشاندانانی کە لە ئێران هەڵگریستان لەلایەن خەڵکی ئێرانەوە ئەو پشتیوانی سەرسەختی ئەکرد و یەکێک بوو لەوانەی کە ینی بە ئاشکرا دژایەتی کۆماری ئیسلامی ئێرانی دەکرد و لەگەڵ ڕوخانیدا بوو بۆیە ینی لەو چوارچەوەیەدا زۆر جار دژی ئەوە بووە کە ئەمریکا ڕێکەوتن لەگەڵ ئێران بکات لەبەرەوە پێی وابوو ئەو ڕژێمە هیچی تیان نەماوە تا ڕێکەوتنی لەگەڵدا بکرێت بۆیە دەبێت بڕوخێ ینی ئەگەر متابعی تویتەکانیشی بکەین لە تویتەکانیان زۆر جار تیرۆرەست ڕژێم بەکارێنێ یان ڕژێمی تیرۆرستی بەکارێنێ بۆ ئێران. گراهام پێی وابوو دەبێت سیستمی سیاسی مەسەبگەرایی لە ئێران کۆتایی بێت و ڕایگەیاندبوو هیچ ڕێکەوتنێک ناتوانێت سروشتی سەرکردایەتی ئێران بگۆڕێت لە کۆتاییدا دەبێت ئایەتوڵڵا لا ببین. سنوورکەریم دەنگی ئەمریکا سلێمانی. لێنزی گراهام لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست تەنها بە هەڵوێستەکانی سەبارەت بە ئێران ناسراو نەبوو. ئەو وەک سەرەتاش باسمانکەری یەکێک بوو لە نزیکترین و کاریگەرترین لایەنگرانی کورد لە کنگرەی ئەمریکا سیاسەتمەدارێکە لە ساڵانی شەڕی داعش و دواتریش چەندین جار پشتیوانی هەرێمی کوردستان و هێزی پێشمەرگەی کردووە. ئێستا کۆچی دوایی ئەم سیناتۆرە نیگەرانی لە هەرێمی کوردستان سەبارەت بە ئایندەی پەیوەندیەکانی نێوان هەولێر و واشنگتۆن و بەردەوامی پشتیوانیەکانی ئەمریکا بۆ کورد دروست کردووە. با پێکەوە راپۆرتێکی پایامنێر دیار جەمال لەم بارەوە ببینین.
لە کۆنگرێسی ئەمریکاوە تاوەکو سەنگەرەکانی شەڕی دژی داعش لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. لینزی گراهام نامۆ نەبوو بۆ کوردان. ئێستا لەگەڵ کۆچی دوایی ئەم سیناتۆرە دێرینەدا شەقامی کوردی تەنها دۆستێکی دیبلۆماسی لەدەست نەدا، بەڵکو فریاد ڕەسێکی کاتاستیارەکانی لەدەست و کە هەمیشە هاوکێشە ناومێدکەرەکانی بۆ بەرژەوەندی کوورد دەگۆڕی. چاودێرانی نێودەوڵەتی هەرێمی کوردستانیش پێیان وایە لە دەستدانی ئەو سیناتۆرە زیانێکی گەورەیە بۆ دۆزی کورد. گرنگ و ئەم سیاسە جوانە بەوە دەناسرا کە پشتیوانی دۆزی ڕەوای کوردستان و کوردی دەکرد لە هەر چوار پارچەی کوردستان و لە چەندی مووقیفی جیاجیادا پشتیوانی هەرێمی کوردستان و پشتیوانی دۆزی ڕەوای کوردی کردووە. ئەمە زۆر گرنگ بوو بۆ کورد، بێگومان لە دەستدانی وەکو لایانی شخصی وەکو کەسێک ئەمە کاریگەری گەورەی هەیە و دەبێتە هۆی با بڵێن کەمکردنی کەسێک لەو کەسانەی کە لۆبیان کردووە بۆ دۆزی کوردی. لە گەرمەی شەڕی نێوان دیمەشق و هەسەدەدا ئەو کاتی ناومێدی باڵی بەسەر کۆمەڵگەی کوردیدا کێشا بوو. بەهۆی بێدەنگی کۆمەڵگەی نێودەوڵەتیەوە گراهام بە پێشکەشکردنی پرۆژەی یاسای پاراستنی کورد دۆخەکەی لە ناومێدیەوە گۆڕی بۆ ئومێد و هیوا. خاڵی وەچەرخان لە پەیوەندیەکانی گراهام لەگەڵ کورد شەڕی داعش بوو. ناوبرا و چەندین جاری هێزی پێشمەرگەی هەرێمی کوردستان و هێزەکانی سووریای دیموکرات هەسەدەی وەک کاریگەرترین هاوپەیمانی ئەمریکا لە تێکشکاندنی داعشدا ناو بردووە و باوەڕی وابوو نابێت واشنگتن دوای کۆتایی هاتنی شەڕ دەستبەرداری ئەو هاوپەیمانانە ببێت. کوردێکێک لە دۆستە باشەکانی لەدەستدا چکە ئێمە دەزانین لە چەندین پرسی تایبەت بە کورد هەم لە کوردانی سووریا هەم لە کوردانی باشوور لینزی گراهام باشترین پێشنیازی پێشکەش دەکرد بۆ کۆنگرێسی ئەمریکا تاوەکو بەرگری لەو کوردانە بکات کە پێویستیان پێوێتەوە. بۆیە کورد پێویستە ئەوانەی کە پەیوەندیان بە عیلاقەی نێودەوڵەتی هەیە یاخود پەیوەندە نێودەوڵەتیەکان لە دەرەوەی هەرێمی کوردستان بەڕێوە دەبن پێویستە کۆنتاکتێکی باش دروست بکەن بۆ ئەو لۆبیەکە بپێتە جێگرەوەی لینزی گراهام بتوانێت بەرگری لە ئەم بابەتانە بکات یاخود بێتە لۆبیەکی بەهێز بۆ کوردانی نەتەوەکەمان. لینزی گراهام یەکێک بوو لە چالاکترین سیناتۆرەکان لە پاڵپشتیکردنی هەرێمی کوردستان لە ساڵانی ڕابردووەوە تا و کاتەی کۆچی دوایی کرد. بۆیە زۆرینەی سەرکردە سیاسیەکانی هەرێمی کوردستان و هاوڵاتیان و چاودێران هاوخەمی خۆیان دەربڕی بۆ گیانەدەستدانی بەو پێی بە پشت و پەنای کوردیان دەزانی لە گۆڕانکاریە سیاسیەکاندا. دیار جەمال دەنگی ئەمریکا، هەولێر. بڕیارە گەورەکان لە واشنگتۆن دەدرێن. لە کۆنگرێس ئێمە لێرە پرسیارەکان دەخینە بەردەم دەسەڵاتدارانی ئەمریکا. لێرە لە وەزارەتی دەرەوەی ئەمریکا. زانست لەگەڵ زانیاری سەرنجڕاکێشەکان. نەرینێن جیاواز لە دۆ ڕوودانە. خوێندەکانی ڕۆژوو ڕاو بۆ سوونەکانی ئێوە. بەشی کوردی دەنگی ئەمریکا ئامادە لە ناوەندی ڕووداوەکاندا. نوچەیەن واشنگتۆن بلەس و وەرگیلی دگهینن وە. دەنگی کوردان لە دڵی واشنگتۆنەوە. بەڵێ هەر دەربارەی کۆچکردنا سیناتۆری ناوداری ئەمریکی لینزی گراهام لە سەرانسەری هەرێما کوردستانی ریاکسیۆن دەرکەتن هۆلێ. di nav Kurdan de Graham wekû piştgir ji bo mafên gelê Kurd dihate nasîn. کە ڕۆحێک لە ئەمریکا جەستەی بەجێهێشتووە لێرە لە کوردستان زۆرترین کاردانەوەی هەبووە. ئەمەش بۆچی یعنی وەگەوەی کە ڕوونە لای هەمووان لینزی گراهام دۆستی دێرینی کورد بووە. دەبینین هەموو کورد لەسەر ئاسی شەقام لەسەر ئاسی سەرکردەکان لەسەر ئاسی پارچەکان ڕنگدانەوەیان یاخود خەمخۆریان هەبوو خەمباریان هەبوو بۆ لە دەستدانی لینزی گراهام بۆ پێیکەوە لە هەر کارە ساتێکە کە ڕووی داوە یاخود هەر کاتێک دۆخێک بەرۆکی کوردی گرتووە هەم شەڕی داعش هەم ئەو دۆخی کە لە سووریا هەبوو گەلە کۆمەکردن لە کورد ئەم وەکو فریاد ڕاست پرۆژه یاسایەکی پێشکەش کردووە یاخود کۆمەڵێک تەداخلات و کۆمەڵێک لێدوان و کۆمەڵێک با بڵێن وشەی هەبووە هەموو کات داکۆشی لە کورد کردووە. یەکێک بوو لەو کەسانی کە تەشدید لەوە کردوێتەوە کە ئەبێت هێزەکانی پێشمەرگە پرچەک بکرێن پاڵپشتی و پشتیوانی هێزەکانی پێشمەرگە بچوو لەو کەسانی یەکێ لەو داواکارانی هەمیشەی
گراهام و کەسانی کە بە دۆستی کورد لە ئەمریکا ناسراون ئەمە جگەلەوەی کە بۆ پرسی ڕۆژاوای کوردستانیش بە هەمان شێوە پرۆژه یاسای ئامادە کردووە بۆ دۆخی ڕۆژاوای کوردستان بۆ مانەوەی کورد و پاراستنی پێگەی کورد. دیارە ناوبراو لەوەتی هەیە بە هەڵوێستەکانی ناسراوە بۆ پاڵپشتیکردنی دۆزی کورتەر لە کاتی سەرەتای جەنگی شەڕی دژی ڕۆستانی داعش کە داوای پرچەکردنی هێزەکانی پێشمەرگەی کرد و چەند جارێک ناوی کوردی بە هاوپەیمانی ئەمریکایە ناو هاوپەیمانیە کە جێی بڕوایە. هەڵبەتە لە ماوەی ڕابردوودا ئەم سیناتۆرە کۆچ کردووە کاری گەورە و گرنگی بۆ گەلی کوردستان کردووە دەربارەی ئێش و ئازارەکانی میلەتەکەی ئێمە لە نزیکەوە ئاگدار بووە دەربارەی خەباتی پشتیوانی گەورە و گرنگی لە نێو کۆنگریسا بۆ کۆ کردوێتەوە بۆیە بەڕاستی ئێمە پشتیوانیەکی گەورەمان لەدەستدا لە ناو کۆنگریسا و لە ڕاستیە قەرەبووکردنەوەی وەک جۆرێکە لە زەحمەتی بەڕاستی. طبعاً کۆچی دوای ئەم پیاوە ئەم سیناتۆرە کۆچێکی ناوەختە بوو کەلێنێکی گەورەیشی دروست کرد لە سیاسەتی کوردی لە دەرەوەی وڵات ئتر دەنگەکان بە ئاسانی بە باشی ناگا تا ئەم پیاوە بوو دەنگەکانی باش ئەگەیان کۆبوونەوەکانی ئەکرد هەوڵی ئەدا تا بتوانە وەزعی کورد هەر بەرۆکی بە شەڕ بگردایە ئەو ئاسانکاری تیا ئەکرد. کۆچی دوایی لنزی گراهام لە نێوان بەشێک لە کوردانی باکووریش لە تورکیا کاردانەوەی لێکەوتوەتەوە ئەمەش بەهۆی لێدوان و هەنگاوە سیاسیەکانی لە پەیوەند بە کوردانی سووریاوە. بۆ زانیاری لەسەر کاردانەوەی کوردان سەبارەت بە کۆچی دوایی ئەم سیناتۆرە لەگەڵ پەیامنێر ئەیوب دەمێر لە ئیستانبوڵەوە قسە دەکەین. ئەیوب کاردانەوەی کوردی باکوور سەبارەت بە هەواڵی کۆچی دوایی لنزی گراهام چ بووە؟ ڕاستین لینسی گراهام پشتی کو کۆچی داوی کرد ئەبکارم بێژم کو هەموو کوردên hem باکوور hem jî yê ku li nav Tirkiyeyê de dijîn û xemgîniyekan mezin ser wan de hate vekirin ji bo ku Lindsey Graham ji bo wan her gav wek piştgiriyek bû wek hêviyek bû wek armancek bû rastî koçî dawîkirina wî gelek xemgîniyekî derxist pêş me jî li ser vî nerî gel girt û vîdeoyek amade kir ana em vê vîdeoyê temaşe bikin ka gel çi dibêje. لینسی گرام دۆستێکی کوردە ئەم بمرناوی گەلێکی خەمگین بوون وەکی کوهونجی دزانن ئەگەر ژیانە خۆشی دەست نەدا ئەوێژی بۆ کوردان گەلێک تشتێ باش بکرا لێ مخابن ددەمێکی کو مەهێوی نەدەکرد ئەم خەبەر هاتژمەرە ئەمش بۆ ماڵباتاوی سەرساغی دخوازن. لینزی گرام ji bo Kurda dostekî dijwar û birastî ji bo hinek gelê dinê jî yê rojhilata navî mesela ji bo Yahudiya jî dostek bû lê heya rojayî rojî ku ew helbestê li yê êrişkar li ser Kurda çê dikirin her tim hemberî wan disekinin ev tiştekî birastî pir rûmet bû ji bo Kurda li ser ew jî li ser Senatoya Amerîka jî yanî bandorek eviye pir mezin hebû yanî ev dixwast Lindsey Graham digot Kurd gele bê parastin nebînin gele em parastina Kurda bikin. Lindsey Graham jiyana xwe de ji desta arastî dikarim bêjim ku ew ê her gav di dilê Kurdan da ciyê xwe bigire. باشە ئێو di nav Kurdan de Kurdê bakur me besta min yani heta kîjan radeyê Graham wekû sînatör wekû siyasetmedarek siyasetmedarekî Amerîkî tê nasîn. Rastî yanî divê derî de wexta ku em Lindsey Graham didim berçav wek parêzvanekî Kurdan jî li vê derî derket pêş ji bo ku rojhilata navîn da jiyan nekê zehmet bû Kurd diketin astengiyan Lindsey Graham her gav derdikete pêş ji bo wî jî hemû Kurd dikarin bêjim ku yani ev hewildanên Lindsey Graham ji nêzva jî dişopandin carna wexta ku Kurd diketin tengasî ew didîtin ji bo wî jî Lindsey Graham li serê hema hemû Kurdan da ciyekê xwe û ciyekî bandoreka xwe vedaye yani tebahiya Kurdan da jî ciyê wî hebû. ئەیوب سپاس بۆ ئامادەبوونت ئەیوب دەمێر لە ئیستانبوڵەوە لەگەڵمان بوو.
بله کردین روژاواژی به خمگینی پیشوازی لنوچه کوچکردنا سیناتوری امریکی لنزی گراهام کرد او وەکو یەک ji hevalbendên xwe yên herî bêhêz di Kongresa Amerîkayê de di dema şerê dijî Daeş û rejîma Beşar el-Esed de dibînin. Ji Qamişlo peyamnêr Emced Kurdo ev raport şandiye. Li kolanên bajarê Qamişlo nûçeya koça dawî ya senatörê Emerîkî Lindsey Graham ne nûçeyek asayî bû. Ji bo Kurdên li vir, Graham ne tenê rûmetekî siyasî yê Washingtonê bû. Lêbelê wekî heval û piştgirekî dilsoz dihat naskirin. Welatiyên ku di nava salên şer de hertim guh didan daxuyaniyê wî yê piştgiriyê. îro hestên xemgîniyê û wendahiyeke mezin nîşan didin. îro du roj te me bihîstî em gelekê em pir ez bûn. Yani şexsek weke wî insanek wilo dostaya me dikir û dilî ser Kurda ve bû. Yani kêm kesê wilo piştgiriya me bikir ji dil û can. Gava me bihîst ez gelkî pê ez bûm. Rastî yani kêfa me gelkî ji vî zemîr daha ji ber piştgiriya Kurda bi şekil am digirt yani. Mewaqifê Kurdar kirin gelkî baş bûn. û kêfa ji Kurdar dihat ev meşruayê vê dawiyê çêkir. Ev xemgîniya gelerî rasterast di astên bilind ên siyasî û leşkerî yên rêveberiya Xweser de jî deng veda. Fermandarê giştî yê Hêzên Sûriya Demokratîk Hesedê Mazlûm Ebdê û seroka têkiliyên derve yên rêveberiya Xweser İlham Ehmed peyamên sersaxiyê belav kirin. Ebdê li ser hesabê xwe yê X'ê diyar kir ku piştgiriya Graham a nehejek ji bo Kurdan dê di dîrokê de were nîvsandin. Herwiha İlham Ehmed bal kişand ser rola wî ya bandordar di parastina ewlehî û aramiya navnetewî û herêmî de. Hêdema me ra mirovekî wisa wenda dike me ra xemgîn dibe. Pêwîstî bi mirovên weke Lindsey Graham gelekî hene. Em hêvî dikin hevalê ku pê re kar kirine ji senatoran wekî din siyasetmedara. Rêka wî bişopînin. Taybet em Kurd em rastî komkujiya tên, rastî siyasetê qirkirinê tên. Dîroka Senator Graham tijeye bi helwestên tund li dijî êrîşên li ser herêmên Kurda. Di dema êrîşên Tirkiye ya li ser serêkaniyê di cotmeha 2019 de û hemû êrîşên din de wî dengê xwe li Washingtonê bilind dikir da ku parastina gelê Kurd bike. Çavdêrên li herêmê dibînin ku rola Graham di gihandina dengê Kurdan de bêhempa bû. Çûnawî koçayînî dawî bi rastî têkçûnek bû ji bo Kurdan. Ew yek ji kesên kêm bûn ku di rêveberiya Emerîkî de piştgiriya Kurda bi awayekî eşkere û vekirî dikirin. Helbet wê bandora mirinayî ser Kurda hebû rewşa wanî siyasî ne tenê Rojava li Başûr li Bakurojhilat jî ji ber ku yek ji piştevanên sereke bû bi nerînên xwe bi daxwazên xwe yê got bi bandor bûn di nava raya giştî ya Amerîkayê de. Çavdêr dibêjin ku Rojavayê Kurdistanê navê Lindsey Graham dê her dem di bîra gelê Kurd de zindî bimîne. Rûniştvanên Qamişlo û serkirdeyên wê li ser wê rastiyê li hev dikin ku Graham di demên tarî de ronahî hilbijart. Ew çûyîna wî di Kongresa Emerîkî de valahiyeke mezin dihêle. Lê helwestên wî yên bi rûmet dê wekî dîtvanekî dîrokî bimîne ku Kurdan li Washingtonê hevalekî wiha hebû ku tu carî ew bi tenê nehiştin. Emced Kurdo, dengê Amerîka, Qamişlo. ئەمڕۆ زۆربەی باسەکانمان سەبارەت بە سێناتۆری کۆچکردو لنزی گراهام بوو وەک ڕێزێک لە هەوڵەکانی بۆ پشگیری دۆزی کورد و تێڕوانینی بۆ ئەو پرسانەی کە پەیوەندیان بە کوردەوە هەبووە. بەڵام بیرمان نەچێ مێژووی خەباتی سیاسی کورد دەگەڕێتەوە بۆ ئەو کەسایەتی و ڕووداوانەی کە دەیان ساڵ پێش ئەمڕۆ ڕەوتی ئەم خەباتانەیان لە قاڵبدا. ئەمڕۆ 37 ساڵ بەسەر یەکێک لە ڕووداوە خەمگینەکانی مێژووی هاوچەرخی کوردانی ئێران تێدەپەڕێ، ئەویش تێرۆرکردنی دکتۆر عەبدوڕەحمان قاسملوو سکرتێری گشتی ئەو کاتی حزبی دموکراتی کوردستانی ئێران لە ڤێنای پایتەختی نەمسایە ناوبراوە و دوو هەواڵەکەی بە ناوەکانی عەبدوڵڵا قادری ئازەر و فازڵ ڕەسوول لە کاتی بەشداریکردن لە کۆبوونەوەیەک بۆ تاوتوێکردنی چارەسەری سیاسی پرسی کورد لەلایەن ئێرانەوە تێرۆرکران. دوای نزیکەی 4 دەیە ئەم دۆسیەیە هێشتا وەک یەکێک لە دۆسیە یەکلانەکراوەکانی ئوروپا ماوەتەوە و بەبێ ئەوەی بکەر و تاوانبارەکان ڕوبەڕووی هیچ سزایەک ببنەوە. حزبی دموکراتی کوردستانی ئێران ئەمڕۆ لەم ساڵ ڕۆژەدا
جارێکی دیکە جەختی لە ڕۆڵ و میراتی سیاسی قاسملو کردووەتەوە و وەک یەکێک لەو کەسایەتیانە کە جەختی لە دیموکراسی و مافەکانی کورد و چارەسەری ئاشتیانەی ناکۆکیەکان کردوێتەوە یادیان کردوێتەوە. بەلێگەلی بینەرانگرژی و ئالۆزی لە تەنگاوە هورمزێ و سەرانسەری ڕۆژهەڵاتە ناوین ناوبەرە ئەمریکا و ئیرانێدا بەردەوام دەبن. دەدەمەکێدا و فەرمانداریان ناوەندیە ئەمریکای ئانکو سنت کام پێلەکە نویا عێریشێن لە دژی ئارمانجێن ئیرانێ بداوی کرد. سەرۆکی ئەمریکا دۆناڵد ترامپ دەبێژە و دۆرپێچا لەسەر ئیرانێ ئەو جارەکە دن ڤەدگەرینە. نەهاش بۆ شروڤەکردنا ڤان پێشکەتنên dawî şükriya Bradost bi spora ewlekariya navneteweyî ji vir ji Washington bi meraya şükriya xanim tu bixêr hatî bi zêdebûna asta şer têkçûna agirbestê û herûha vegerandina dorpêça li ser Îranê gelo niha rewş dîsa vegeriyayî wekû ya berî imzekirina ya deşnameya li heftê gihiştinê ku berî mehekê hate imzekirin? Bersiv bi Kurtî eriye. Em vegeriyana serberê vê îmzakirina ew MOU yan têgihiştina ku navber her du aliye hebû çunku eger bera xwe bideyî va têgihiştina komala şert û mercek hebûn ku her du aliye çi Amerîka çi Îranê ew şert û merce nebe pêkirin. Ji çawa destpêkir ji Komara İslamiya Îranê destpêkir dema ku hêrîş kire ser keştiyê ku neft û gaza Qeterê û nefta Saûdiyê di aliyê behriya Omanê de derbas kir dema hêrîş hata servan keştiyê commercial yan ticarî ya ku aborî bûn ev bû sebeba wê yekî ku Amerîka ji bersîv bide bersîva Amerîka ne tenê bi serbazî bû bi hêrîşa Sendkamê ser bingehê serbazî Îranê bû lê vegerandina hindek ji van dorpêçet aborî ser Îranê bû ku ev dorpêçet aborî beşek bûn ji rêkeftina yan ew rêkeftina çarde xalî beyna Îran û Amerîkayê bû ku Amerîka çi dorpêçê aborî navegerîne ser Îranê lê dema tu bera xwe de hem destpêkirina hêrîşê serbazî hem vegerandina ablûqet aborî dibêjte ev rêkeftin em dikarin bêjin rêkeftin mirî em vegeriyana ser xala destpêka dubare danûstandina ser vê yekê lê pirsiyar ev e aya em digerîne ve ser vê yekê alî bixwazin guftûgoya bikin danûstandina bikin bigerîne ser rêkeftinekî yan lê têgihiştinekî bawariya min vê carê zehmettir e çunku niha hem dorpêça ku ser behrî heye ser Îranê îro Trump carek dî vegeran hem hêrîşê van ser bingehê serbazî Îranê berdewamın ku ev hêrîşane bawariya min şibhandinek ez tê de dibînim şibhandina başûra Îranê bi şibhandina başûra Libnanê tê de berçav kirin yanî gelek car em dibêjin hêşa şerê sê dest pê nekiriye lê tu bera xwe de başûra Îranê parêzgehê ku di başûr danin dibin hêrîşeka gelek سربازی و بنگهت سربازی ایرانش گلکتر جویری دانه هریش کنه سر گریه یا تنگاو هرمز باشه شکریه خانم یعنی اینها اگربست نما اف هفته گشتن خویای نمایه و دور پیچا دریای جاره کدن وگریا لگور آخافتن سروک ترامپ نها چه تجاوره کرن کو اصلا شر بلندتر ببه یعنی چه گوهرتنک هیه کو دقونا بوریدش دسپیکا شر 28 سبات ده نبو ام دستپیکا شرعی حتی ها مچن قناختی پران قناخا کو دولت عربی به همو هات بنهریش ایران قناخا ریکفتنه کی قناخا بجن آگربسته کی قناخا هر داوی بری وی شرعی بری وی دستپیکرنا هریش سر هف قناخا یک بو کو بباری من کمر اسلامی یعنی کاری بو کو دولت عربی بکته دو باش دولت کو گل کمر اسلامی ایران پیوندیت باشتر هنن دخوازن ریکفتنه کبید و کو عمان قطر حتی رادای کم تکارم بجن سعودیه جی ایران نزدیک ببو و دولت وکو کویت و بحرین و امارات دور کردم یعنی کربونه دولت نافچه دولت عربی کربونه دو باش دولت دژی ایران دولت کاتکارن هفکاری ایران بکن لی پشتی او هیریش ایران که من گفت سر کشتی گاز قطر که پیوندیه بگل ایران گلک باشتر بو یعنی بین ایران و امریکا درسته نوع پاکستان وکو دولت کات خاص وکو او رکفتنی درست کرده لی دور سرکی و اساسی دور قطره بو دما ایران هیریش دکت سر قطره دما کو انها او هیریش حوثی سر سعودی دبینن که هرتن کدی هاتیه پیش او گوهرتن چیه او دستکفت که ایران حتی رادای کم تکارم بیشین دولت عربی کربونه دو باش نها دولت عربی جاره اگه هف گرتن نها بونه یک برانبر به هریش کمار اسلامی ایران دبینن که اگر بینو کمار اسلامی ایران بخوازی تو
توله وکد برانبر به هریش امریکای جارگی دیگره سر دولت عربی نه تنه امارات نه تنه کویت و بحرین دیتا سر قطر و عمان لیره گله گرینگ دور عمانی چون که عمان به همون شوازه که حول خود دا کو بکاری گل ایران ری کفتنه که بکه سر برن هرمزه لی تشتاق ایران برانبر عمان کر اول کو لیره حکمدار ازم تو نکاری چه تصرفه که چه اکته که برانبر به او آوا بحریات بخواه عالی سر بخویه ولات عمان خسته جیر پی لی بسیار اوه چما ایران ناو و دولت همیه هریش کریه هریش نکریه سر اسرائیل لیره دیگری تا برسی و پرسات دیتا هولی اوجه اوه کو هریش نکرن ایران بو اسرائیل اوید گهینید که نا خازن شرک مازن دست بی بکد دو خازن شر هشتا بین امریکا و ایران دوی قناقی دا بمینه بو امریکا وی قناقی که وصل باری من بال اوه سرکفته گلو افسدم شکریه خانم کو حتی ها اسرائیل جی وی جارید وی قناقی دا بجداری شر نبویه جخواه چون چما بشدار نبیه چون که هریش نه سر اسرائیل برای خب بدن هریشت کوی جاری کمار اسلامی ایران حتی سر اردن هریشه که گله که به هیز و جاری جدا جارن بری سر اردن هریش گله که جار مازن هاتا کرنه لی تنها جیه که کامبیژن که هریش نه هاتا سر کرنه بشه اسرائیلی بو او پرسه به هند برسوام کو ایران ناخوازید بشتقونا که نویا شرید شرای سید است که دم هریشی که سر اسرائیل هریش اسرائیل برسی و اسرائیل دیورگیری وقتی که اسرائیل به ناو برسی و ایران بدد هنگی هم کارم بشن شرک نو دست به بکت و امریکا د پشگیری اسرائیل دا به شکل به هیزه که مصر بکار بینید لی چما بجم نهاد برجاندی که قناق ها هیا امریکا کاری حتی راده که گلک بابت هیزه لیره بالانس هیزه ایرانی که به دستیان دوید بگو هریته اوجی چاوه دما تو برای خود ده آلی آبوری جارک دی آبلقا آبوری و گریان بلاکت یان گریدان بحری جارگی و گریا کمار اسلامی ایران نافخود روی آبوری و باردو که گلک خراب داره او رکفتنا که بین ایران و کمار اسلامی ایران هوا رکوت کرد که گلک پاره ایران و گریتلی به شاشی سیاست کمار اسلامی ایران او رگرد دالی اگه امریکان ها به همون شوازه که دمو که کمار اسلامی موشکه که یا درونه که یا فروکت به فروکوان بشینید سر کشتیه که ناف هرمز دا امریکا بلیدان طولهلدان امریکا گلکی به هیستره برای خب دن سنت کام حتی نها گلکتش 300 بنگه ایران داینن پولت یا ریکت نوبر دولت دوربر ایران و که ترکمنستان اجلی داره یعنی پرا بینا ترکمنستان ایران اجلی داره او دخوازی چه پیامک امریکا بشینید امریکا دخوازی بجید اگر بتو از ریکا بحریش تبستینم بگیرم اگر تو به تو به بردوام به ریکا عرضی دا ریکا آخه دا تو پیوندیت خود گل چینه بردوام که یا دولت دی از به ریکا آخه جیجه تبستینم که او پرا بینا ترکمنستان ایرانی که جوا آمانجت امریکای بود بله شکریه خانم راستیجی گلک پیشهات دیوان روج و دمجمێرên dawî de gav tên guhertin gelek spas şükriya bira dost pispora ewlekariya navnetewî te mara bûjî vir ji Washington spas gelek spas بڕیارە گەورەکان لە واشنگتۆن دەدرێن لە کۆنگرێس ئێمە لێرە پرسیارەکان دەخینە بەردەم دەسەڵاتدارانی ئەمریکا لێرە لە وەزارەتی دەرەوەی ئەمریکا زانست لەگەڵ زانیاری سەرنجڕاکێشەکان نەرینێن جیاواز لە دۆ ڕوودانە خوێندەکانی ڕۆژوو ڕاو بۆ سوونەکانی ئێوە بەشی کوردی دەنگی ئەمریکا ئامادە لە ناوەندی ڕووداوەکاندا نوچەیەن واشنگتۆن بلەس و وەرگیلی دگهینن وە دەنگی کوردان لە دڵی واشنگتۆنەوە لە کاتێکدا عێراق هەڵدەدا پەیوەندی استراتیژیەکانی لەگەڵ واشنگتۆن بەهێزتر بکە سەرۆکوەزیرانی عێراق عەلی زەیدی لە گەشتێکدا گەیشتووەتە واشنگتۆن و سبەی لە کۆشکی سپی لەگەڵ سەرۆک دۆناڵد ترامپ کۆ دەبێتەوە چاوەڕوان دەکرێت لە دیدارەکەدا بابەتی پەیوەندی سیاسی و ئەمریەکان و بەرهێنان وزە و داهاتووی پەیوەندی نێوان ئەمریکا و عێراق هاوتوێ بکرێن پێکەوە راپۆرتێکی پایەمنێر هونەر ئەحمەد لەم بارەیە دەبینین لە کاتێکدا عێراق لەژێر گوشارێکی توندی ئابووریدایە بەرەبەیانی ڕۆژی دووشەممە عەلی زەیدی سەرۆکوەزیرانی عێراق بە سەرۆکایەتی شاندێکی باڵا بەرەو واشنگتۆن بەڕێکەوت خەڵکی خوازیاری ئەوەیە ئەم سەردانە دەرگایەک بەڕووی عێراقدا بکاتەوە و
هەنگاوێک بێت بۆ سەروەری لە بڕیارە سیاسی و ئابوووریەکانیدا. نطلب منا أن تكون العراق مستقل. داوایان لێ دەکەین کە عێراق سەر بە هیچ لایەنێک نەبێت، وڵاتانی دراوسێ و ئەملاو ئەولامان دەستێوەردان نەکەن. ئێمە لە ساڵی 2003 و 2004ەوە تا ئێستاکە دواکەوتووی وڵاتان بووین. نابێ برا، ئێمە بەدەست خۆمان بەرگری لە خۆمان دەکەین. بەشێک لە چاودێرانیش پێیان وایە هەموو سەرۆکوەزیرانەکانی پێشوو سەردانی ئەمریکایان کردووە، بەڵام ئەنجامەکەی پێچەوانەی چاوەڕوانیەکان دەرچووە. لە وەڵامدا بەرپرسانی حکوومەتەکەی زەیدی جیاوازی ئەم سەردانە لەگەڵ سەردانەکانی ڕابردوو دەخەنە ڕوو. ما يؤشر على هذه الزيارة بأنها تختلف. ئەوەی ئەم سەردانە لە سەردانی حکوومەتەکانی پێشووی عێراق جیا دەکاتەوە ئەوەیە کە ئەجێندا سەرەکیەکەی ئەجێندایەکی ئابووریە. پشت بەخوا ئەوە دەبێتە بنەما بۆ واژۆی ڕێککەوتنی استراتیژی هاوبەش لە گەشە پێدان و وەبەرهێنان لە بواری وزە. التنمية والاستثمار والطاقة. سەردانەکە 6 ڕۆژ دەخایەنێ، بڕیارە چەندین ڕێککەوتن و لێکتێگەیشتن لە نێوان ئەمریکا و عێراق و واژۆ بکرێت. ئەو مەلەفانەی زەیدی لەگەڵ خۆیدا بەرەو ئەمریکا دەیبات قورسترین ئەو مەلەفانن کە لە ماوەی 23 ساڵی ڕابردوودا سەرۆک وەزیرە یەک لە دوایەکانی عێراق پێیان چارەسەر نەکراوە. هەر بۆیە دوێنێ لەگەڵ لایەنە سیاسیەکان کۆبوویەوە و ئەجێندای سەردانەکەی خستنە پێش و داوای پاڵپشتی لە هەمویان کرد. والتزم بتطبيق التشريعات بأمان. بەشێک لە پەرلەمانتارانی دەرەوەی کۆتلە سیاسیەکانی هاوپەیمانێتی بەڕێوەبردننی دەوڵەت نیگەرانن. دەڵێن دەبوو زەیدی ئەجێندای سەردانەکەی بهێنایە نێو پەرلەمان، لەوێ تاوتێ بکرایە، نەک لەگەڵ بەرپرسانی باڵای حیزبە سیاسیەکان. طلبنا من السيد رئيس الوزراء. داوامان لە سەرۆکوەزیران کرد کە کارنامەی سەردانەکەی بۆ ئەنجومەنی نوێنەران و ڕای گشتی ڕوون بکاتەوە. شێوازی سوپڕایزمان نابێت سەرۆکوەزیران بچێ بۆ ئەمریکا و ڕێکەوتن واژۆ بکە، عێراق پێوە پابند بێت، دواتر بێتە پەرلەمان. ئێمە دەمانویست پێشتر وردەکارەکەی بزانین. نطلع على التفاصيل. گرنگترین ئەو مەلەفانەی کە گفتوگۆیان لەسەر دەکرێت بریتیە لە چەکدانانی گروپە هاوپەیمانەکانی ئێران، پرسی ئابووری و درێژەدان بە چاکسازی و ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی لەگەڵ ئامادەکاری بۆ کۆتایی هاتنی ئەرکی هاوپەیمانی نێودەوڵەتی دژ بە داعش لە عێراق. هونەر ئەحمەد بۆ دەنگی ئەمریکا، بەغداد. دادگەهێک ئەڵمانیا ئیرۆ دوشەمێ جەزا لە دوو ئەندامên berê yên rêxistina Daeş ya terorist bê tewanên dijî îzîdiyan birîn. Dadgeha bilind ya herêmî lê Mûnîxê cezayê zindankirina heta-hetayî li mêrekî û zindankirina 9 sal û 6 mehan lê hevjîna wî ya berê birî ji ber tewanên genosîdê, tewanên şer û her wiha tewanên dijî mirovahiyê derheqê êzîdiyan de dema ku Daeş li Iraq û Sûriye hinek dever dagîr kiribûn. Dadgehê ek eşkere kir ku her du tewankaran du zarokên êzîdî wekû kole li cem xwe girtibûn. Li gor belgeyên dadgehê mêrê tewankar her wiha destdirêjiya seksî ya her du keçên êzîdî bi awayekî berdewam dikir. Li Sûriye Parlemana demkî bo careyekê roja yekşemê rûniştina xwe ya yekem pêk anî, ev cara yekem e ji dema rûxandina rejîma berê ya Sûriye ku encûmena gel li welêt kom dibe. Di rûniştina yekşemê de serokek û du cîgir bo parlemanê hatin hilbijartin. Aliyên Kurd nerazîbûna xwe derbarê van encaman nîşan didin. Peyamnêr Îvan Hesîb ji Qamişlo ev raport şandiye. Rûniştina yekema encûmena gel ya Sûriyê de serokê parlamentoyê du cîgirên wî û sekretêrek hatin hilbijartin. Parlamenterên Kurd Abdulhekîm Beşar 10 deng û Rengîn Ebdo jî 23 deng ji 210 dengan wergirtin û nîkarîn di seroketiya encûmenê de kursiyek bi dest bixin. Ekrem Hesên endamê emîndariya giştî ya Encûmena Niştimanî ya Kurdî Enekesê dibêje ku hikûmeta demkî bingeha dewletek navendî datîne
ji berveyekê demokratîk û hevkarî bi Kurdarê têde peyda nabe. كردجي نهاتنا دا بشكرن ده هرسي سلطات دنيا تنفيذي ونيا تشريعي ونيا قضائي سوري دوري حموكي كتن مراكز سيادي هندروي سوري ده حمود دستي في دستلا داري دستي جرانجا كيا جهية تحرير الشام حتى اف بين صال درباس نبل من باورا نهل بجارتين شيبي ونا بجداريا كردا بوي شكلي شراكات وك بيكاتا كي سركت هندروي سوري ده بيك سروک پارتیا آشتیا دموکراتیک آ کردستان طلال محمد گو پارتیا وی لگل 20 پارتیین دین ان کردی گو یک جوان جی پارتیا یکیتیا دموکراتیک پی دی بو هلبجاردن بویکوت کربو دویجه گو دوی کرد لدیجی بردوامی پاشگوه کرنا وان جالی حکومت دمکی و هلوست کنونی شام بدن جوینا دو جیده يعني ها ديار كرن نا كرسيك دا كردا وكي بيك هاتيك سركت سوري ده بكيماني غرق جيگري سروك برلمان كرد بانا غرق او ايگو بون نونري كرداد برلمان ده غرق خونسيحاب بكرنا ومراجعاك وكي كرد جوي مسألة بيكرن بجنفر چاوا كاربن دانو سندنه كي في حكومت آدم كي سر بنگاه گو كرد وكي ملتك سر عرضي خونو ما في دستورية مافناس کرد عزیز برو باور دکه گوهن ولاتین هریمی دستوردان با آوای دانستندنا حکومت دمکی بدوزا کردی لسوریه را دکن. هالبجارتن لسوري چه نبونه فإرادا ملت تزوير كرن إيرو بدريا في برلماني ره جبروا له أمكان لبنا نسلطاك استشاري بس أبسطا استشاري جي وقت بيجي منكاري بو عدالتي نافرا بيك هاتايات يدشيك حتى أنا أف حكومتها الشامي تأكيد دك إنه باوريا واب ديمقراطية ناي أف حكومة يعني بريارا ويش درفتي أخوياي أطراف إقليمية هنا أف أطرافنا رينادن برسكريكا كردي لسوري چاره سرببه هجمارا اندام کرد پرلمانتویا سوریه ده جد صدو 10 کسان 12 کردن افریجه جد صدی 6 درباس نابه و اف یک جی دلگرانی لجمرایا گشتی و پارتی و آلیین سیاسیین کردی لسوریه چکریه ایوان حسیب دنگ امریکا قامشلو بله گلی بینران چالکین جام جهانی یا فیفا هدی بر بداویه و دچن و اف جیته و واته کو آستا جوش و کلجانی بلندر دبه دو قوناغا نی فینالی ده سبه سشمی لیسکا فرانسا و اسپانیای لستادیوما باجار دالاسا تکسای لدار دکوه دوی پیشوازیا هر دو تیم مزینین اوروپای ده تی چاوالکن کو همو 108,000 کرسیین استادیوما دالاسی به حسکرین فوتبولی تجیب به فرنسا هیوی دکه کو بسرکفتنکی لهمبر تیما الماتادور بو جارا دوم لدو هف جه خود ماچا داویا جاما جیهانی دم سوگر بکه اسپانیا جی ده هول بده کو بدرخستنا وی لیستیکا لگل فرنسای جارا کدن خو بگهینه لیستیکا فیناله و دستکفتا بدرخستنا جاما جیهانی یا 2010 لافریقا باشور دوباره بکه روجا چارشمه جی جاوین جیهانی دچن سر ستادیوما باجار اتلانتا لامریکای جهه کودی میوانداریا لیستیکا دنیا نی فیناله دناور ارجنتین و انگلترا ده بکه سترا ارجنتینی لیونیل مسی و حوالین خو ده هول بدن کو بسرکفتنه که د وی لیستیکه ده جاره کدن بگ هیجان قوناغا داوی و هیویا پاراستنا قهرمانیا جام جهانی جاره کدن زندی بکن بله گلی بینران به وی که جیم گهشتن داویا برنامه یا خو ایرو 22 پوشپرا 2726 به سالا کردی بود که و 13 تیر ماه 2026 یا زاینه حتی جاره کدن ببینند خیر و خوشیده هر شاد و بختور بن